خۆش بێ ئەوە کوێخامانوەکەی خۆمانەوە بەسەردانێ هاتوۆتەوە بۆ لای ئەڵوەن و خانەقین. تکایە میوانە بەڕێزەکان تەنها تیمی تەندروستی لە شوێنی بە خاک سپاردنەکە دەمێننەوە. سەڵاح پیاوێکی پاک دڵسۆز خۆنەویست پێشمەرگەیەکی گەل و نیشتیمان و هەمیشە هەوڵیاوە لەو مەجالانەی ئیشی تیا کردووە کاری جوان پێشکەش بە خەڵک بکات و پیاوێک بووە خاک پەرست نەتەوە پەرست جگە لە ژیانی پێشمەرگایەتی نەوە یەکشت بە حقیقەت باس بکەم کە ڕەنگە زۆر کەس نەیزانێ. سەڵاح کوێخا لە ساڵی 75 کە منتیقەکەیان تەرحیل کرا تاقە کەس بوو ڕەفزی پارەی تەعویزی کردەوە. ئەو زەمانە 30,000 دینار تەعویزی بۆ نووسرا بوو کە مەبلغێکی زۆر بوو. خەڵکە ڕووی واستەیە کرد پارەیەدا بۆی تەعویزەکەی بدەگەن، بەڵام سەلاح ڕەفزی کرەوەتی من خاک نافرۆشم، ئەگەر ڕۆژی خۆی هات هی منەوە ڕۆژی خۆشی نهات بە پارەی نافرۆشم. سەلاح لە پێشمەرگایەتیە نمونەی پیاوێکی قارەمان بووە، کادری سیاسی بوو، بەڵام لە کاری پێشمەرگانە هەمیشە لە سەنگەرەکان لە پێشەوە بوو، لە پەلامەرەکان لە پێشەوە لە هەربۆیە لەو قلە سوتاوای لە ڕێگەمان لەسەرم جادەیە لە ڕێبایە کابرینار بوو، لە ڕاپەڕین دەستێکی سەقەت بوو و لە ئیدارەدانیشە پیاوێک بووە کوردانە ئیشی کردووە بە دەر لەوەی ئینتیمای حیزبی چییە، بەڵام هەوڵیدا بە یەک چاوسێری ئەم خوڵکە نەڵێن دەمرێ و لە ترسی مەرگ پەشێوە پێشمەرگە بمەرە کەومە پێشێوە بە مەرگی پێش مەرگی ئێوە ئاسوودەم ڕۆشم زەردی پێکەنینی هاپێوە. بەڕێزان وتاری سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن بەڕێز کاک شێخ جەلال سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیانەوە دەخوێندرێتەوە. با بفەرمێ. بداخ و پەژارەوە ئەم ساتە خەمناکە لە حزوری بەرزەفری ڕۆحی بێگەردی کاک سەلاح کوێخا ماتەم ڕاوەستاوین. ژیان ئاوایی کردنی ئەم کەڵە پیاوە بە کۆستێکی گەورە و گرانی دەزانین. ئێمە ئەزانین مەرگ و مردن حەقە، بەڵام مردنی کەڵە پیاوێکی وەک سەلاح کوێخا مردنێکی سادە و ئاسایی نییە. جێگەی شانازیە، جێگەی شانازی هەمومانە بەو کار و کردەوە جوانانەی کە کردوێتی بەو خزمەتانەی کە لە گەرمیان و لە هەر ناوچەیەکە کە ئەرک و بەرپرسیارەتی هەبوو کردوێتی. ئەمە جێگەی شانازیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە توانیوێتی ڕۆڵەی وەکو کاک سەلاح پێ بگەێنێ و بیکا بە خزمەتکاری خەڵکی کوردستان ئامادەبوونی ئەم جەماوەرەیش و ئەوەی ئەمڕۆ لە کەلاریش بینیوان نیشانەی ئەوەیە کە کاک سەلاح چی پیاوێکی خۆشەویست بۆ لە ناو خەڵکی ناوچەکەدا. مێژووی پڕ شانازی و شکۆی بەرزی سەلاح کێخا دەکەین بە ناسنامەی بەردەوامیمان لە ژیاندا و ڕێبواری ڕێگاکەی دەبین. لە خوای گەورە داواکارین ڕوحی پەپولە ئاسایی بە بەهەشتی بەرین شاد بکات و پلەی شەهیدبوونی پێ ببەخشێ و سەربووری و ئۆقرەیی بدات بە دڵ و دەروونمان. لا حول ولا قوة إلا بالله إنا لله وإنا إليه راجعون. دوا قسەیشم ئەوەیە ئەگەر من بتوانم لێرا بوەستم ئەوە سەلاح کوێخا بوو لە پشتمەوە، ئەو قەڵا گەورە بوو، ئەو قەڵا بەرزە بوو. من ئەمە پێنجەم خۆشەویستمە لە دەستی ئەدەم، ئەمە پێنجەم ئازیزمە لە ماوەی ئەم 18 ساڵەدا. هەر 6 ساڵ جارێ دوو لە خێزانەکەم لە دەست دەدەم، بەڵام ئەم جارە قەڵا گەورەکەی پشتم لە دەستدا. بەڵام پەیمانی ئەدەینیە هەر لەسەر ڕێبازەکەی ئەو بەردەوام بین لە خەباتکردن لە پێناو کاری خێرخوازی و خاک و نیشتیماندا. دیارە من لە ماوەی 5-6 ساڵی ڕابردووە کە وەکو بەڕێوەبەرێک لە بەڕێوەبەرەتی ئیدارەی گەرمیانە تعاملیم لەگەڵ بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیانی پێشوو خۆش کرد و کاک سەلاح کردووە. کاک سەلاح کەسێکی بەتوانا بوو وەکو کەڵێن دەوڵەتمەداری گەرمیان لە ڕاستیە جێ خۆیەتی حەقی خۆیەتی لەبەرەوە قەت بیری لەوە نەکردوتە بەڕێی نەفەسێکی حزبی ئیش بکە، بەڵکو لەگەڵ هەموو کێش و گرفتەکانە هەر حاڵەتێکە شتێک دروست بووە خۆی داهاتە پێشەوە یا هەر کات پەنات بەوردایە پشتیوانی تەواویە کرد و خۆیاتە سەر خەت و ئیشی جدیتیا کرد. ئەی چەندە مایەکانی جوان و کاکەیان ئەی خوا بە قەزای نەفسی لە من کاکە توخوا ئەی من چۆن دڵم پێ چۆزە ژێبێڵم ئەمڕ بە کێ بێژم کاکە ئەی هاوار ئەی هاوارێ سەرێ خۆم ڕاگرت